زستان بەهۆی خواستی زۆر و هاوینیش بەهۆی گرانی نرخی گاز نەوتی سپی هەر گرانە و نەوتەکەی بەغداش کە تەنها بەرمیلێکە و 2 ساڵە هەر لە دابەشکردنە 3 مانگە وەستاوە و چۆڕی لێبڕاوە بەپێی زانیاریەکانی پەیامیش پێناچێت بەغدا چیتر ئەو چۆڕەچۆڕەش بنێرێت 2 ساڵە خەڵک کۆڵان بە کۆڵان بە کۆڵ بەرمیل دەگوازێتەوە بۆ وەرگرتنی تەنها 1 بەرمیل نەوتی سپی هێشتا نیوەی دانیشتوانی پارێزگای سلێمانی وەریان نەگرتووە بەغدا نەوتەکەی ڕاگرتووە و حکوومەتی هەرێمیش جارێ لە تاو بێکارەبایی و بە سیمکارتکردنی کارەبا بیری لای نەوتی سپی هەر نییە لە وەرزی زستان بەرمیلێک نەوت بە 160,000 دینار بوو لە گەرماکەی هاوین و بە قرچەی نیوەڕۆژ بەرمیلێک نەوت لەگەڵ زستان تەنها 30,000 دینار فەرقی کردووە چووکە بەوتەی فرۆشیارانی نەوتی سپی بەهۆی گرانی نرخی گاز بەشێک لە گاز فرۆشەکان نەوتەکە تێکەڵ بە گاز دەکەنەوە. ئیسە بۆ بە 130,000 ئەمڕۆ وەڵایی خەڵک داوایە کات هەوڵجار بە 115 بوو ئیسە تۆزێک گران بوو خەڵکی ئێستا نەوتەکڕێ بۆ زستان یەکڕێ هەر بۆ ئێستا کە پێویست بۆ زستان بۆ ئیسە بۆ چێتی سۆری عیلاقەی بۆیە کە هەتا نەوت زۆر بێ عیلاقەی بە سەرماگەرماوە نیە جاریوا بۆ هاوین بوو یامانە بە 180,000 جاریوا بۆ زستان بوو یامانە بە 80,000 عیلاقەی بۆ زۆری کەمیەوە کێ داغڵی شارەکە بێ ئەگەر زۆر داغڵ بوو وەرزانە بێ کەم داغڵ بوو گرانە بێت گاز بەرز بەوە نەوت بەرسە بێتەوە گاز دابەزی نەوت دابەز بەنسخانەکان نەتوانن بیکڕن تێکەڵی گازی خۆی ئەگەر ئێمە بمۆنتۆنی بۆ دەمۆن کرد هیچ ئەوە نەبوو ینی بەبێ سەرۆکی حکوومەت لە پلانی ئابووری سربەخۆوە هاتووەتەوە سەرەوەی بەزاری خۆی هاوار بکات نەوتی سپیان بۆ ماڵان پێدابین ناکرێت بەپێی زانیاریەکانی پەیام حکوومەتی هەرێم تەنها لە ڕێگەی پاڵاوگەی کەڵک و بازیانەوە دەتوانێت نەوتی سپی بۆ هەموو خێزانەکانی هەرێم دابین بکات پاڵاوگەی کەڵک و بازیان توانای دابینکردنی 1,250,000 بەرمیل نەوتی سپیان هەیە لە ساڵێکدا کۆی گشتی خێزانەکانی هەرێم 1,150,000 خێزانن حکوومەتی هەرێم بە ناوی سربەخۆوە نەوت دەفرۆشێتەوە بە کۆمپانیەکانی نزیک لە خۆیان و بە شێوەی بازرگانی دەکەوێتەوە دەستی هاوڵاتیان کاوەش نرخەکەی بەرز دەکاتەوە. حکوومەتی هەرێم ئەمە قسەی منە هەموو هاوڵاتێ با گوێی لێبگرێ و با بەرپرسە دزەکانی هەرێمی کوردستانش گوێبیستی بن ئەزانین حکوومەتی هەرێم ئەتوانێت نەوتی سپی بداتە ماڵان بە 50,000ەکە و هەموو ماڵێک ئەتوانێت بەرمیلێکی نەوت وەرگێ و لێشی ئەمێنێتەوە بەڵام نایکە بۆ خۆی و بۆ قانجازی خۆی کۆمپانیەکانێتی. قەیرانی سوتەمەنی لە ماوەی 27 ساڵ تەمەنی حکوومەتی هەرێم وەک میرات بەرۆکی خەڵکی گرتووە کە هەموو دانیشتوانەکەی لە 3 پارێزگادا 1,150,000 خێزان و حکوومەتیش خاوەنی تەنها 2 گەورە پاڵاوگەیە بە پێچەوانەی عێراق کە 11 پاڵاوگەی هەیە و خاوەنی 15 پارێزگایە و قەیرانی سوتەمەنی بە نەوت و بەنزین و گازەوە نەکبوونی نییە بەڵکو نرخەکەشی لە هەرێم هەرزانترە بەڵام تەنها جیاوازیانەوەیە حکوومەتی عێراق لە گیرفانیەوە بۆ خەڵکی سرف دەکات و حکوومەتی هەرێم لە گیرفانی هاوڵاتیەکانیەوە بۆ خۆی سرف دەکات. جەلال محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.